ئەنجا سەیری ئەو تەناسوقە جوانەکەن کە لە قورئانە هەیە. 365 جار يومي بەکارهێناوە، اليوم يعني يوما، کەچی ئەیامی 30 جار بەکارهێناوە، مانگیشی 12 جار بەکارهێناوە، شەهر کەوابوو لە قورئانە تەقسیمی کردو کە ساڵ 365 ڕۆژە و مانگ 30 ڕۆژە و ساڵیش 12 مانگە. سەیری ئەو ئوسلوبە جوانش کە تەقسیمی کردوون. ئەنجا سڕێکی عەرەبی طبعاً ئوسلوبێکی بەلاغی عەرەبی هەیە، باسی جمعی کەثرە هەیە و جمعی قلە هەیە. جمعك بۆ زۆر بێ مثلا ئەڵێن ئەفلوس و فلوس، قڕوء و ئەقڕوء، ئەو طبعاً مەوزوعەکە لە ناو باسی سەرفە هەیە، لە باسی زمانی عەرەبیە هەیە. ئەگەر وتت دەپیا و ئەڵێ 10 ڕیجال بەجەمع، ئەگەر 20 بوون ئەڵێ 20 رەجولا بمفردة يعني. بويا القرآن شاك فرميتي 365 هموي يومي بكار هنا بوي ككوية كيتو هموي بس 365 أو تنسيقي هي شهري لا مثلا فمن شهد منكم الشهر فليصم لبقرة بكار هنا وشهري لشونيكي كبكار هنا ويومي لجيش كبكار هنا أيامي لجيش كبكار هنا هموي كوكروا أكات صالي دوان زمانجي 365 روجي هرمانجي كيشي سير أو تناسق جوانا كلا نوعني.